سلام و حرمتمن خدمت شما جاوش سیانوی نراوا گوشگیرا برنامه روزیاری جاستک تیوی و آمای و خدمتها به پیشکش کرده و برنامه تری جا برنامه کار روزیاری. ایزا جا تاریخ و هر ملتنا تاوان و روادای ناوشی روزدنا که شنمایش پیچندین سال منو بلام جا اکامن بیان درسیه پیاوی با آزادی و سرفرازی خلقکی. هر پاسا کردی چی ناوشیا و چی رودایا بشه نبینه سیویک و آبی 1906 رویاسیا وانجا تاریخ ملت کردینه آرونا که حزب بعثی با داواکاری پارتو دموکراتو کردستان و ایرانی اما و افکرد عراقی اما و خاک آزاد کریا کردستانیه با تانک و بعثی پارلمان کردستانی شاگرتره و دماتر ترکیه داوا شاکر همکاری شاکره که جایی سنه شونماش سرو والکوتو کردستانی و جیوا و آبرو کمالایتی خلکی و هرمنه بلام جایی سنه درتان منن پی درمان کرده و زامکا و کوشیای پی کردستانی وی دور جا و جلی ایزا چنی میمانو برنامه و آریما رونماوان کاکی و گل باس جا آجو آرو کردستانی کرمه فرا خیرمایی کاک هیوای کرو کاکی و سپاس کرو پی برداری کرده جا برنامه و آروی مانه سپاس پشمید سپاس حس کرو اولو با پیلو جنابی دست بنا کرمه بزنه پیلو جنابی توش کرده و جنابی سرو سیویه کو آبی که چندین سال سرو تاریخ رویردن بلام بیاگی داخله که هشتم زامکا سال جنه بینه و حزب کایو دیو ترین شاب تمامتی نگرتنو و هر پاس هزیوی عسکری یا هزیوی سروازی یا گرته کردی دروز نبین تای سفر ماو. بله البته سیویک و آب و 1906 روی وانکه جا عصر و تازه نه یعنی جا سردمی و تازه و سردمی و که دنیا رو واریای هنگام جنیابه گلای و به پی دما و پی کردکا روی و فرن آوش به او رحمان پاشا و بابان وقتی و وراور و ترککا گرکش به انقلاب کرو هیزا کروی جنیاب برسر و برزایکاو منطقه و واجبه برزایکاو حتی کوی و حتی چمچمال و منطقانه و عثمانی کان نتوانه به هیچ شیوه و براور و هیز و او رحمان پاشا مقاومت کرد یا سرکوته به دزباره بلام متاسفانه کسی و بناو محمود بک که جه طرف و ترککاش گرته به لشکرش ارد و پشت و هیزکاو محمود پاشا او رحمان پاشاش گرد و خیانه جباشوری کردستان نه یعنی سیویکی آب چاگو دست پنکن متاسفانه که حتی آرویش هر نتمامیان بخاطر آنه ای وضعیته که جسیویک و آبنا آماوروا یعنی چویه بی که نت جا کردستان نفره ولته فره روداوی پیسته بین خیانتی ناوخوی ما بین بلام ایجاره ایتر یعنی جا خیانتی اجدرباز بی یعنی اقلیتی و که هر کس گرکش بو پال بداگیر کرد بو براورم لتکویش و فره با آسانی تاو دربازش بو چنه بخاطر آنه حتی ایسی چه آکسانه کسی یکی افشا خلقان جه باشوری کردستان گرد ثروت و سامان و باشوری کردستانی ناشیرو داشته و اینه جه میجوان متاسفانه اما فرزدرر ما کردن و گرد جاری و که کرد یعنی کسانی و جه کردستان نپناش اپی دجمن بردن مایی همیشه بیان قربانی و هم ملتکش کردن قربانی. پس کرو کاکی و براسیانی اشاره پنکه ملتان فری و بیند که کارساتی چنه امان سر شاره و هر پاسه پیسو ازمونه و پیسو درسی و تماشا کردن و بیان هکارو والکوتو ولاته که بلام تماشا کرده به داخل که اشاره پنکه تا ایسیچه شونما سرو ملت و کردی را چا بشنه هشتا هر دیارن و هشتا نبین با پیسو درسی وی پیسو ازمونی وی که تاوا دمارو خلق کیش پنه خاص کرا و دمارو حکومت کی دروست کرا. بله
بەڵێ دنیاە ئەلبەتە کوردستان ئەگەر حەسێ و کەرمە پێسێ و بەشیەوە وردی جە دنیایەوە گەورە فرە خەیانەت بیان مشکلە و بین و ملەتەکان بیان مشکلە بێشا بیان مشکلە شاچنی یۆتەر بیان بەڵام هیچ وەخت خەیانەت جە هیچ مەملەکەتیەوەنە دلێەوە هیچ ملەتیەوەنە ئاسایی نەبیێنەوە متاسفانە ئێستا جە باشووری کوردستانەنە مەسەلە خەیانەت ئاسایی بێنەوە یعنی هەر کەس چەنی پەنەژۆژ بۆم تاوە یعنی واچمێ ئیتر جە سیوەکی ئالبەتە وەڵە سیوەکی ئابی چەنە خۆ فرە ڕووداوی تر بێ فرە خراوێنێ بەڵام سیوەکی ئابی تر یاوە ئەو جوێش جە بەراوەر و ڕۆژهەڵاتی کوردستانە جەوەراوەر و باشووری کوردستانە یعنی ئینە ئەوەڵینجار نەبێ بەڵام ئیجارە ئیتر حتا ئارۆ مەسەن کەسانێ میان ماچە سیوەکی ئاب گەورەترین شانازیە چون بیبایی سوانەیە کە دەستکەوتەکە گەل و کوردی یعنی حفزەکەرەوە ئارۆ کورد بۆ خاوەن و پارلمان بە خاتر و سیوەک و ئاب بێ یعنی تا ئی حەدەی یاوان جە حاڵەیەوەنە مەسەڵەن دلێ ملەتەکەوترەنە وەختێک کەسێ خەیانەت کەرۆ پشتا و پشتیش جە مەملەکەتەکەنە باسش کەرا جە کتێبە دەرسیەکانە منویساش جە تاریخ و مەملەکەتەکەنە سەد کردیۆ بە خاتوانەیە دووبارە نەکردیەوە بە خاتوانە کەسیوەتر جەسارەت ژنەوە ئاکارەکەنەوە ئیسە ئیتر نەک تەنیا حزبی باس بەشکەم ئیسە باشووری کوردستان یعنی پا ئەقلیەتەوە بیان جەولانگا و تورکەکە نیمە باشوور شاجە منتەقە و دەهۆکوانە داگیر کردن هیچ کەس هیچ ئەپەرەن ماچۆ بەرعکس فرە بە ئاسانیش هەمکاری شاکریەوە هەر پێسە چەنی ئێران چەنی یعنی هەر کەس دوژمن و کوردێ بۆ بە ئاسانیم تاوا دەشاوە و هیچ کەسی ژید ماچ بەخاتانە ئینە فرە خراپە مشۆ ملەتی کورد ئی ئەقلیەتەوە ڕۆ ئی ئەقلیەتەوە ڕۆ بە ئەقلیەتەوە کە ئێمە کەسان و دەربەست ماگەرەکە ئێمە مشۆ جە قۆناغا هەستیارەکە جە هەلومەرجە هەستیارەکە جە چاوەختەنە کە گەرەکمانە کەسانیەوە پێشنگایەتی کەرامشۆ صادق بە ئیمان بە یعنی فکر پەیدا هاتووی کەراوە پێی ئایندە و زارڕۆڵەکە پێیانەوە کەسانە کە ئیسە مەسەڵەن تازە خەریکێ نێجە کوردستان زندگی دەستپەنەکەرم شو فکر چانیشانە کەراوە نەک ئینەیەکە خەیانەت بۆ چێوە ئاسایی و ئیسەی تر ئەگەر کەسیەوە باسش کەرۆ خراپە یانە ئیسە مطمئنە ئی بەرنامە شمە هەنتا و من بەشدارە ناچەنیش کەسانیەوە هەنێ حساسیەش پەنەنیشانەمە یعنی بەرعەکس وانەیە کە گەرەک وەراور و خەیانەتەکەەوە بەڵام باس کردەوە خەیانەت ئیسە پێشە پەنا من کە تۆ يعني باسي شو مكرا إنا فرخ رابم شو تلسمش مريو يعني بنظرم بله بله راست فرمایی براستی یعنی کارساتایا تا میواج می آخیانتایا هر نقطه ویسیا و تاریخ و هر ملتینی ملتی و نه اگر دستش بینه بریو باس نکریو هر پس منو چه خاص نین چون ما با آنیا که دمارو درسش نگیریو و امتا ایسوین می کارساتو یا تا میواج می خیانت سیوی کو آبیا گه داخینه تا ایس کارساتەکە جۆرێ بیان کە تا ئیسە فرەتەر کاریگەری فرەتەرش بیان سەر و خەڵکی نەجە فانیشت و کوردستانی بەڵام هەر پاسە کە واتم کاکیوە ینی دەرەتانێ هەن پەیانەیە کە زامەکە ساڕێژێ باوە چێوە ناشرینە کە ئیناد لێ کۆمەڵگا و کوردەوارینە دەست سەرگیریەوە نەمەنەوە دووبارە مەیمێوە سەر و پانیشت و کوردستانی ئێستا بۆ نەو سیوێک و ئابی وەپی پەرسێ دەستپەنە کرد هەستکەویستە بنمێ سەر و بەشێتر جە کوردستانی دووبارە ئەڵبەتە گێڵمەوە سەر و پانیشت و کوردستانی چون یاگێ داخینەکە وەجەڵێ فرێ هەنێ چاگەنەکە کریۆ باس سەرکەرمێ جە ئیسەنە پرۆسە و ئاشتی جە سەرنیشت و کوردستانی جەنابەت چەنی وینیش و چەنی شیشکەریوە کە بەتایبەت ئەگەر ئێمە دروستن بەحس و سەرنیشت و کوردستانی کەرمێ بەڵام کاریگەریەوە فرە گەورەش بۆ سەر و بەشەکاتر و کوردستانی فەرماوە چاوەختۆ مەسەلە و ئاشتی دەستشپەنەکردن یا پرۆسەی ئاشتی یاواشمێ پرۆسەیە پێی دەستپەنەکردەی ئاشتی دەستشپەنەکردن وەزعیەت و کوردستان یعنی متەواو واچوو کە
کەوتن وەزعەتیەوەتر یا قۆناغیەوەتر بە ڕۆژئاوا کوردستان نەیسەمێکە هەنگامیەوە تازەتەرشانیان ڕۆژهەڵاتی کوردستانە حرەکەتەکە خەریکە جدیتر بۆەوە هەر پێسە باشووری کوردستانیش نەتاواشا یانێ باششوە نەکەرا بەڵام دیسان پێی ئایش ئیسفادەش بیان پێی باکووری کوردستانیش پێی داخل و باکووری کوردستانیش ئی قۆناغیەوەن هەستیارە وەختیەوە ڕێبەر ئۆجلان شاپەرسا کە چ گارانتیەوە هەن پێی ئاشتیەوە هیچ گارانتیەوە نییە ئێمە هەوڵەوەمان مێمەکە گارانتی بە دیالۆگ دەست پە نەکردمە یانێ ئەگەر چی ڕوانگەوت ماشاکردمێکە باشووری کوردستان یانێ حرەکەت و کوردی باکوور و کوردستانینە نیەت شائینەنەکە بە شێوەیەوە جەشێوەکە مەسەلەی کورد جە باکووری کوردستانە چارەسەر کردوە چون باکووری کوردستان ئەگەر مشکلەکەش چارەسەر بوو بەشەکەوتەری کوردستان مشکلی پاسنیشانە نییە یانە پێی چارەسەری هەمیشە سەد و چارەسەری بەشەکەو کوردستان تورکیە بیان ئەگەر ئەقلیە جە تورکیە واڕیەوە ئەگەر قانونی ئەساسی جە تورکیەنە واڕیەوە ئەگەر ئاشتی بین و تەبگەری ئازادی کوردستان و حکوومەتی تورکیەنە بۆ چێویەوە ئەمەڵی ئەوەختە بەشەکەوتەری کوردستان دەشا واچمێ کراوەتر بۆ ئیمکانات شەفرەتر بۆ چون جە ئێرانە ملت و کورد پێسە و ملت پێسە و نەتەوە حاشاش وەنە نەکریان جە باشووری کوردستانە جە قانونی ئەساسیەنە 1923 دماوانەیە کە حکوومەتی عێراق دامەزریا حتاکو ئیسا ملت و کورد بەشیەوە جە حکوومەت و عێراق یا واچمێ وڵات و عێراق بێن تەنیا یاگەوە کە حاشاجە بیە و ملت و کورکیان تورکیە بێن ئایش نەتەنیا بە قسە بەشکەم جە قانونی ئەساسیەنە نوویسیان کە جە تورکیەنە تەنیا تورک هەن و هیچ چیتر جا ئەگەر ئی ئەقڵەتە واڕیەوە ئەگەر تاوا ئی قانونە واڕیەوە بە نەزەرم ملت و کورد ئی سەدە سەر و ڕاشەوە مەمانەوە چارەسەر و بەشەکەوتەری کوردستانیش ئاسانتر بوو ئی قۆناغە تایسە دەست شپەنەکردن خراپ نییە بەڵام نیەت و حکوومەت و تورک یان نیەت و ئەردۆغان تاومێ واچمێ تا ئەندازەیەوە ناچاریە و ئانەیە کە کورد دەست شپەنەکردن نەک ناچاری بەشکەم بەڵکەم مەوزوع و عەقڵیەوە سالم پێی چارەسەریە بەخاتوانێ ئەردۆغان بڕێجار ئیلاوەلا کەرۆ بەڵام تایسە نەتاوانە چیرروبار و مەسئولیەتە نەوێش بەربارۆ ئاخرین دیداریش کە چەنی ئیمرالی کریان باس و ئانەنەکە ئیرادە پێی چارەسەریم شۆ بەهێزتر کریەوە بڵێ ینی دیارن کاکیەوە جەنابیشە ئێشارەت پە نەکرد چەندین ساڵن ملت و خەڵکو تورکیەی پانە گۆچ کریێنێ کە تەنها ملەتێوەنێ کە چا جغرافیانە زندگی کەرا و تەنها زوان و ئایشا هەن و دەستورەکەش پاسە نووسیان بەڵام ئیسەیچە ینی فرە ئاسان نیەن هەر پاسەکە بەڕێزەوجەلانی شارش پەنەکردن گارانتی نیەن چەندین ساڵن ینی کورد شەڕ و بیە و وێش کەرۆ چابەشەنە بەس ئیسەکە ئی پرۆسە دەست پەنەکردن یعنی کریۆ چی پرۆسەیشن چەندین ساڵن بە چەک شەڕشکردن و ئیسە کریۆ بە قسەکردەی و ئەرەنیشتەی سەر و مێزی و ئی پێواژۆ یاواچمێ ئی پرۆسە وەڵگنۆ بەس حەز کرد چێگەنە پەیلووە و جنابیت سەر و هەرمانە و ئا کۆمیسیۆنە کە مەرزیانەرە پێی وەڵوستە و ئی پرۆسەیە چەنی وینی کۆمیسیۆنەکە ئەسڵ و وێژە خاسە هەرمانەکەی شتایسە ئەگەر چی فرست چێوشە دیار نییە بەڵام دیسان تاوا کاری خاستەریش کەرا چونکە تەی کۆمیسیۆن واشمێ ئامرازیەوەن یان میکانیزمیەوەن پێی ئاماکردە و پارلەمان کە بتاوە قانونی ئەساسی تورکیە وارە یا ئا قانونانە کە زد و ملەت و کوردێنێ گۆڕان شاسەرەوە بێ بەخاتوانەیە کار و کۆمیسیۆنیش ئاسان نییە بەڵام تا ئیسە بە نەزەرم خاز ئامێنێ و ئانیشە قۆناغیەوە جە قۆناغ بکە و پرۆسەکە یانێ هەرجە ئەوڵی چۆ باسوانەیە کریاکە مەسەن کۆمیسیۆنیە مشۆ ئاماوە بۆ بە خاتوانەیە بتاوە ئی کۆمیسیۆنە پێشنیار دۆ پارلەمان و پارلەمانیش سەر و
ای پێشنیارانە و کمیسیۆن بتاوە هەنگام و ئایندەی بنیۆرە یانێ واشمێ گۆڕانکاریی قانونی ئەساسی چون تمام مشکلەکە قانون ئەساسیەکەن هەتا قانونی ئەساسی نەوەڕێ زەحمەتە تورکیا نەبتاوە چون ئەگەر هەر مشکلیەوە بۆ جاریەوەتر فاشیستەکە یا نژاد پەرستەکە یا ئەردۆغان یا کەسانە کە مخالف و ئاشتیانێ یا دژمنایەتی کورد هەن متاوە طبق قانون ئەساسی شکایەت کەرە وەڵێتەریش نمونەما فرەتەرن ئاکەسانە کە پرۆسە و ئاشتیانە بەشداریشا کرد فرەتەر ئیسەینانە زیندانەکە و تورکیانە بەخاتوانێ ئی کمیسیۆنە متاوە ڕۆڵیەوە کاراش بوو ڕۆڵیەوە جدیش بۆ جە پێشنیاردای بە پارلمان پێی واڕیا و ئی قانونانەوە مشۆ یانێ لێکۆڵینەوە کەراوە بیاوە قەناعەتە کام قانون مهمە واڕیەوە بەخاتوانەیە هەنگامەکەوتر دەستە نەکەرە چون مشکلەکە هەپی ئاسانیەش نییە شمەش ئاماژە تاپەنەدا کە تورکیە نە زیاتر جە 100 ساڵا ماچە کورد نیەن ئانە کورد بۆ دژمن و تورکیەن ئانێواچۆ من کوردە نا دژمن و تورکیەن تورک بەهێزێنێ تورک تەمام و تورکیە تورکێنەوە جۆرە قسانە ئێستا جەشەوڕۆیەوەنە ئینە زەحمەتە واڕیەوە بەڵام دیسان ئی واقعیەتە کە ئیسە جەجەهانە هەنوم بە گردی و بەتایبەتی جە ڕۆژهەڵات و ناوەڕاستیانە هەن تورکیەش ناچارکردن مل بە واقعیەتیەوە دۆ کە فکرش نەکەرەوە قەدیم یعنی 10 ساڵ وەرجە ئیسە تورکیە و ئەردۆغان دنیاە یاگەیەوە تەرشا بێت جەلەسەکانە بەشدار بێنێ جەگر کۆنفرانسەکانە قسە و ئەوڵکردێنێ عکسەکانە وەختێ سەرۆک و وڵاتەکە عکسگەرێنێ ئەردۆغان ڕەدیف و ئەوڵە نەبێ تورکیە واچێ من ملو پەی لیبی من ملو مەسەلەن ڕەهبەری ئەخوانە المسلمین کەروجە میسرەنە مشۆ عەرەبستانی سعودی بە قسە و ئێمە کەرەوە مشۆ ئێمە سووریەی جە سووریەنە ئێمە قەرارە دێمێ مەسەن ئێمە پشتیوانی جە فەلەستین کەرمێ و ئاجۆرە قسانە بەڵام ئارۆکە تماشا کەرمێ بە دەگمەن تو ئەردۆغان جەلەسەیەوە جەهانی نەوینی نماینده و تورکیە جەلەسەیەوە جەهانیە نەوینی جە مەسەلە و لیبی و میسر و وڵاتانی عەرەبی و واچمێ ڕێبەری کردە و جیهان و ئیسلام کە ئەردۆغان گەرەکیش بەجاریەوەتر پێسە و خلافەت و عوسمانی قسە یەکەم و ئەوڵکەرەوە ئیسەیتر هیچ کەس جواب شامەوە لیبیەنە شکە شاواردن جە میسرەنە تەسلیم بی عەمدەن یانێ ئەردۆغان واقعەن سەرش پێی سیسی نیارەوە هەر پێسە جە مەنتەقەکەوتە وەراوەر و عەرەبستان و سعودیەوە شکست شاوار نەتەوە شایشکرێ ئیسە سووریە چەنە دیسان ئاڕۆژان نەمەنن یانێ ساڵێەوە چێوەڵ ئەردۆغان واچێ ئێمە کەی پەنەماوەش بێ ملمێ و ئێمە قسە و ئەوڵ کردمەوە هیچ بەڵام ئیسە پەیامەوە پێی کوردەکان ماچۆ ئێمە تەنیا ئێمە دڵسۆز و شمێنمێ مەلدە پەیلاو کەسی تر ئێمە بەیدێ پەیلاو ئێمە یانێ وەزعێتەکە تا یاگەی ئەوان و هەرە دمایی چەند ڕۆژێوەڵ ئیسرائیل گەورەترین مرکزی استخباراتی تورکیە جە سووریە وێران کرد تورکیە مەتاوە هیچ کەرۆیسە بەخاتوانەیە ئەگەر مشکلە و داخلی وێژ بە شێوەیەوە چارەسەر نەکەرەوە تورکیە محکوم بە یعنی گەورەترین قەیرانە جە تاریخ و وێشە نەتما و جەنگ و جەهانی ئەوڵ بله کاکی و اشاره به دوی چه کرده که یو شعنه که اجباری ترکیه که ایسا جا بحث کتنه اشارت پنه کرد که چیش بیان و کارو آنه نونگو آنه که ترکیه دماغ ایگرد ساله بیواچو بالا ملت هن جا ترکیه نه که کردینه و مشم ای برادری دۆسایەتی کورد و تورکیە دووبارە بنیاد بنریەوە یعنی جا قسەکاتەنە ئیشارەت بە چێوە کرد کە ئیسا ئاو شارەکە ئینا سەر و تورکیەوە ینی وەچێوێ تەریش کە جاران یاگە و تورکیەی چەنی بیان و ئیسە چەنی کە ئامان ڕۆدماوە و پسەجارانی حکوومەتەکە وڵاتەکە تەری ڕێز و حرمەتەکە گرتن شاجە تورکیە و قسەی ئەوەڵیش کردێنێ ئیسە گێڵانە ئایا ئینە گێڵەوە پێی سیاست و دووە جەمسەری وڵات و تورکیەی یان هەر ئاژە کە ئیسەد لێ منتەقەکەی نەهەن ساڵ و 2001 وەختێ ئەمریکا و هاوپەیمانەکەش گەرەکشا بێ باوە سەدام حوسێن
تورکیا گەورەترین بربەز بێ سەر و ڕاشناوە و مشکلات و تورکیا چاوەختۆ دەستش پە نەکردن ئەلبەتە یاواش ئەمریکا و هێز و هاوپەیمان ئەگەر تورکیا هەمکاریش کردە بێ بەشکەم ئاگر دە قوربانیشانە نەیاریە بەخاتوانەیە تورکیا ئەندام و ناتۆن ئەمریکای ئەندام و ناتۆ بێ خۆ تەبیعەتەن مەشیام ئەردۆغان جە سەنگەر و ئەمریکایە نەبێ بەڵام ئانە نەبێ کە بەرحاڵ ئینە یاواش ئامە تا یاوان ئارۆ و ئەلبەتە جە 2013ەوە جدیتر بێنەوە ئاوەختە کە ئیتر ئەمریکا جدی گەرەکش بە وەراوەر و هێزەکە و داعشی و مقاومەت کەرۆ یان واجمێ دژمناتیشا کەرۆ کورد سەنگەر و یەکەم شابێ تورکیا بەرعەکس بێ یعنی تورکیا کەوت سەنگەر و داعشی ئی مەسئلەیە پێی تورکیا هەر پێسە ئاسان نییە و هەر پێسم زانێ لە 2006 یا 2007 بێ تورکیە هەموڵاتیەوە ئەمریکا شاگێر فرودگا و ئەتاتورکەنە کوشتە یعنی جەنازەکەشا کیاسۆپەی ئەمریکا هەر پێسە ئێمە موانمێەوە نمایندەکە و تورکیا نمایندەکە و CIA وەڵێ ڕمناو سەدام حوسێنی ئامێنێ پێی تورکیا و چاگۆ پێی باشووری کوردستان دوای پێی عێراق بە عەلەنی مەسەڵەن کتێبەکەشە بنووسێت گەورەترین بربەست وەراوەر و ئێمە تورکیا بێ و حکوومەت و تورکیا و میت و تورکیا و دەستگا و ئیستخباراتی تورکیا بێ و ئینە گرت بە یعنی تەسیر منیا سەروانەیەوە کە سیاست و وڵاتەکە سیاست و زلهێزەکە چنی بوو جە 2011 یعنی واشمە 1911 هەتا 1920 گەورەترین شانس بێجە منطقەکەنە پێی کورد کە بتاوە مەسەڵەن دەستکەوتیێشا بۆ متەسفانە نەتاواشە جاریەوەتر 2011 هەتا 2017 دیسان شانسیەوەتر پێی کووردا بێ کە بتاوە ئیسفاد بەنەکەرا بەڵام متەسفانە هەر خاڵ و یەکەم و بەرنامەکە کە دەسماپە نەکرد پات دەلیلانە نەتاواشە ئیسفادشەوە نەکرا بەڵام تورکیا ئینێم زانۆ کە ئیسە موقعیەتی کورد موقعیەتیەوە نییەن کە ئاوەختە تورکیا 1980 1990 2010 نییە کە ئاوەختە کورد هیچ کەس ژنەوێ کورد تەنیا بێ هیچ کەس گۆش ژنەیەوەنە ڕۆڵش نەوێجە منتەقەکەنە ڕۆژ نەوێجە سیاسەتی منتەقەکەنە لە جەلەحازی سەربازی و ئارۆ کورد بەرقەژان کورد هێزیەوە یعنی ئامادەش هەن ئەردۆغان گەورەترین شانازی ئەردۆغان درۆن بێ درۆنی بایرەقدار و مەزان و درۆنی ئاکنجی و ئاجۆرە چێوانە گریلاکە و ئازادی کوردستان جە قەندیلە نە شکۆ و درۆن و تورکیە مرد ئارۆ تورکیە ئیتر هیچ هینیێوەش نییە یعنی ئیمکاناتە کە گەرەکیش واچێ من تەمام و دنیا شۆجە من تەرسە و من ئیمکاناتم هەن و چەند شۆڕژگەر و کوردیشش پەنە ترۆر کردێ گریلا تاوا شکۆ و درۆنەکە و تورکیە ماڕۆ و ئارۆ تورکیە ئەمەڵەن ئیمکاناتی و پاسەشەر دەسۆنیان و ناتۆش گەرەکش نییە ئیمکاناتی زیاتر بۆ تورکیا ئەمریکاش گەرەکش نییە چونجە قراردادەکە و ئەمریکانە مەسەڵەن تەیارە و واژمێ F-35 پەنەمەورەشە هەر پێسە تانک و تۆپش پەنەمەورەشە ئیمکاناتی سەربازیش پەنەمەورەشە کانەدا پاشەکشکردن ئاڵمان مەخسوسەن و بە دیاریکردەی واشمێ دما و 2019 دما و هێرش و تورکیا پێی گرسپی و سەرەکانی وڵاتەکە و هاوپەیمان و تورکیا گرت بەروێشە وەراوەر و تورکیەوە گرت واچائیتر قبول مەکریۆ چینێ زیاتر پێی تورکیا خۆ ئینە معلومە وەزعەتی تورکیا جەوازعەتەوە ئاڵۆزن هەمجە لە حەزی سیاسی دیپلۆماسی و اقتصاد و تورکیەش بە تەمامی فەلەج بێنیسە تورکیە کە واچێ گەرەکمە بۆ اقتصاد و دووەم و یەرەمی دنیا ئیسە کەوتن پێی بیسەم جاریەوەتر یعنی اقتصاد و بیسەم و دنیا بە خاطرانەیە سەر ڕاوانەیە کە 6 سەر و لیرە و تورکیەنە یعنی هۆرگرتن بەڵام دیسان $1 ئەمریکایی سە بیان 40 لیرەی تورکیە یعنی جەواقعانە بیان 40 ملیۆن لیرەی تورکیە بەخاتانەیە تورکیا وەزش پرە خراپە وەراوەر و ئانەیەوە بە نەزەرم ملەتی کورد و مەخسوسەن تەبگەری ئازادی جە باکووری کوردستانەنە ئیسە وەزشە باشترە وێشە خاص ئاماکردن و هەمجە لە حازی سەربازی هەمجە لە حازی سیاسی و هەمجە لە حازی دیپلۆماسی
یاگە و کوردی خاستەرە بە نظرم جە تورکیە. بەڵێ کاکیەوە ئێمە جە حاڵەنەکە بەحس و پرۆسە و ئاشتی یا دروستکردە و ئی کۆمیسیۆنە کەرمێ کە ئاگێ چڵێکە هەنێ و مەسەلە و کوردی بە شێوەیەوی ئاشتیانە حەلکریە چا بەشە نەجە کوردستانە بەڵام تەماشا کەرمێ ئانە بیان بە پەرسێەوە پەیفرە و کەساکە چی حاڵەتەنە تورکیە دەست نمە پارێزنەوە جا هێرشەکاش پێی هەرێم و میدیای پێی باشوور پانیشت کوردستانی و هەر پاسە قندیلی و ڕۆژ ئاوای جلایەتەرەوە و هەر پاسە بەردەوامن جە تەقویەت و کەسانێەوە کە شانە وتەکاو داعشی واچمێ ئی نیشانە جلایەوە وینمە جلایەوە ئی پرۆسە ئی ناوەرەوە هەرچنەکە ئی پرۆسە بە تەمامەتی ئایشا وێشە بە ئاشتی نامێژ مەبەرە بە جۆرەتر نامێش بەرا بەڵام ئینە بیان بە پەرسە چی ئی پرۆسە ئی نابینەوە چیلاوە تورکیە ئی هێرشاکەرەوە هێشتا هەر بەردەوامەن جەدژایەتی کردە و ملەت و کوردی چیلاوە ئانشانەکە بە هۆر پڕای کوردی کەرا یا گۆرانی کوردی ماچە دەستگیرێک کردیا ئینشانەگر پەرسێنێ پێیلۆ جەنابیت ڕۆشنکردەوە جەنابیت فەرماوە. باسما کرد یعنی مەسلەکەی نەجە تورکیەنە یعنی جە فاشیزم و دەسەڵاتداری جە تورکیەنە هێشتا زەهنیەت ناوەڕیان ڕاستە پرۆسەیەوە هەن یعنی هێشتا نەبیان و گوتوبێژ یعنی پرۆسەیەوەن پێی دەستپەنەکردە و گوتوبێژ فەرقش هەند یعنی وەختێک گوتوبێژ کریەوە گوتوبێژ سەروانەیە کریەوە کە تۆ چێشە گەرەکا من چێش و پەنەمەوە بەڵام وەختێک پرۆسەیەوە دەستپەنەکەرەوە پێی ئانێ زەمینە و گوتوبێژ ئاماکەرۆ فەرقشان ئیسە جە باکووری کوردستان و تورکیەنە خەریکێنە زەمینە و دیالۆگی ئاماکەرە ئی فاشیزمە جە تورکیەنە هێشتا هەر بە ئەقڵوێژ ئیدامەمەوە خۆ تورکیە و ئەردۆغان نماچۆ مەسەلەی ئاشتی ماچۆ ئێمە کۆتایی بە ترۆرمانمە یعنی ترۆ چەنی کێ چەنی ترۆر یعنی ئاترۆرە چێشن ئەردۆغان باسش کەرە خۆ ئایا مەسەلە و شەڕ و چەکداری کوردان خۆ کورد هیچ وەختەوە دنیای نانەوە کورد مەسەڵەن ترۆرش نەکردن ئانەی کە ترۆرش کردن دەوڵەت و تورکیەن ئانەیە کە بە ملیۆنان نەفەرش جە زێد و ماوا و وێشە ئاوارەکردنێ تورکیەنە ئانەیە کە 4000 دەگاش وێرانکردن حکوومەت و تورکیەن ئانەیە کە زیاتر لە 30,000 ئینسان و شۆڕژگەر و ئازادیخواش ڕۆژنامەوانش و سەنزیندانەکە حکوومەت و تورکیە و ئەردۆغانن ئانەیە کە گۆشت بە هیچ یاسا و بنەمایەوە ناونەتەوەی و جیهانی نمەوە حتا چەنی هاوپەیمانەکان وێچش تورکیەن کە ملۆ مەسڵ ئەفرینە وێران کەرەوە گرەسپی و سەرەکانی داگیر کەرەوە وەراوەر و شۆڕژگەرانە کە شەڕ و گەورەترین تێرۆریست و دنیا شاکردن جەنگکەرەوە هێرشا سەرکەرەوە ئەردۆغانن خۆ ئەردۆغان گەرەکشە خاتمە پینەیە بارۆ باشە ئەگەر گەرەکتا خاتمە پینەبارەی خۆ ئیسە دەرفەت هەن ئیسە پەکەکە ماچۆ باشە ئەگەر مەسەلەکە ئێمە نەخۆ ئێمە تەمام یعنی ئیسە پەکەکە ئێمە گەرەکمانیە ئیتر پێچە پەکەکە و وێمە هینکردنەوە منحەل کردنەوە ئەگەر مەسەلەی چەکداریە فەرماوە ئانا ئێمە چەکەکامە ئارد و سۆچنامە ئەگەر مەسەلەی ملەت و کووردا کە حەق و خۆقش بۆ فەرماوە حەق و خۆق و ملەت و کورد کامنە ئێمە قبوڵمانە یعنی ئیسا ئەگەر تماشا کردمێ ڕاستە ئێمە پێسە و ملەت و کورد بە چەمیەوە ئیحساسات و بە ئیحساسات و بە ترسەوە تماشا و وەزیەتەکەی کەمێت ترسیشمان هەن حەق وێشمانە چون مەسەلەکە تاریخیە تەجروبەمان هەن بەڵام ئەگەر چەولاکەوە تماشا کردمێ ئانەیە کە ئیسا ئینا مەزیقەنە ئەردۆغانە تورکیەن حکوومەت و تورکیەن ئیسا مەسەن دنیا چا وەختۆ کە پەکەکەواتەنج ئێمە وێمە منحەل کردمەوە چا وەختەیە کە گریلاکە ئامێ و جەباشووری کوردستان و چەکە کاشا سۆچنا تا ئیسا دنیانە جۆری وەتەر باس و پەکەکەی کرا وەختێ باس و جاران وەڵۆ مەرحەلەیە وەختێ باس و پەکەکەی کرێ هەمیشە واچێنێ گروپیەوە تۆریست پەکەکە گروپیەوە تۆریستن جە باکووری ڕۆژهەڵاتی سووریەنە ئارۆ ماچە پەکەکە حزبی پارتیەوە ئازادی پێی کوردەکە ئەنێ ئانەیە کە ئیسە جەمەزیقەنەن تورکیەن مشۆ بێژ یەکلایی کردەوە ئەگەر تۆ گەرەک ماچی من مشکل و شەڕم هەن مشکل و ترۆرم هەن بۆ قسە وێشە
باشە ئیسە ناتۆ پەنەژ ماچۆ ئەمریکا پەنەژ ماچۆ ئەوروپا پەنەژ ماچۆ باشە تۆ مشکل پەکەکەن ماشی پەکەکە جەنگ و ئێمەکەەوە گریلا هەنێ فەنگشا پەنەن شەڕ و چەکداری کرا بەڵام ئیسە خۆ ئاە مەکەراش ئەی تۆ چێشو گەرەکە تۆ ئیتر چنی ئێمە کۆمەکەکردن مەسن 30 ساڵە 40 ساڵە ناتۆ ئەوروپا ئەمریکا کۆمەک و تورکیە کەرە ماچە ئێمە مەسەلە وڵاتەکەمە دابەشبی و وڵاتەکەمە هەن مەترسیما هەن مەترسی شەڕی چەکداریما هەن و بە پێ قانون و ناتۆی شۆ کۆمەکش کرا بەڵام ئارۆ ئیتر ناتۆ هیچ حجەتیۆژ نییە دەستۆکە کۆمەک و تورکی کەرۆ چی چون هەکێکە و ڕێبەر ئۆجلان حاجەشاجە تورکیە ئەسانۆ ئیسە تورکیەن شۆ یەکلایی کەرەوە کە تاکەی گەرەکشا ئێدامە بۆ پێی وەزیەتە گەرەکشا ڕێگەیەوە چارەسەر و ئاشتی بۆ جەمەتەخەکەنە چون ئیسە هەم ئەمریکا هەم ئەوروپا و هەم جیهان احتیاجش بە ئاشتیەوە هەن مەخصوصەن جە تورکیەنە چون تورکیە یاگیەوە ژئۆپۆلیتیکی حەساسشە جە دنیاە دوێ لاوە دەستژی ئینا ئاوەکا و جیهانی وە نزیک و رووسیەن نزیک و ئوروپان نزیک و ئاسیا و هەر پێسەر ڕۆژهەڵات و ناوەڕاستن کلید و تەمام و مەرحلانە تەمام و وەزیەت و اقتصادی دنیامتەوە کە بەخاتوانێ احتیاج هەن کە تورکیە ڕۆژهەڵاتیەوە نائەمنە تورکیەوە ئەمن بۆ تورکیە و ئارام بۆ بەخاتوێنێ پرەتەرجە لە حازی مەخصوصەن اقتصادیەوە زەرەر نەکەرە بە نەزەرم شۆ چی ڕوانگەوە ئێمە تماشا و مەسەلەکەی کردمە و مەسەلەی ئانەنەکە خۆ ملەتی کوردیش یعنی تەفگەری ئازادی کوردستانیش کە من تماشاکەوت تایسە نەواتەنشا ئێمە تەمام ئیتر ئێمەش منیشمێرە و گرچێ کۆتاییش پەنا ئەمن ئایش حرەکەت و وێشە هەر ئێدامەمە و چەمەڕانێ ئەگەر تورکیە هەنگام و باشترش نییە خۆ اینە خاصە ئەگەر هەنگامش نەنیا خۆ کورد 70 ساڵە وەراوەر و 100 ساڵە وەراوەر و حکوومەتەوە مقاومەتش کردن بە نەزەرم دەرفەت و ئانەشە هەن 10 ساڵی تریج مقاومەت کەرەوە بە نەزەرم 10 ساڵیش مەیاوە کە ئی وەزیەتە چارەسەر بوو بەڵێ بەهیوا ئانەیە ینی بەڕاستی قسەکات فرە جەموجۆروی نێبێنێ کاک هیوا سپاس کرد و ینی تەماشا کەرمێ جالایەتەرۆ وشارەکە ئینا سەر و تورکیەوە وشار و ئانەیە کە ئەگەر بێ و پلانە ئانەخشەکە ئیسرائیلی متەنەرە جالایەتەرۆ کە جەنابەت ئیشارەت بە جۆپۆلیتیکی و استراتیژیەتی و تورکیای ینی ئاستراتیژوێشە جدەزمۆ ینی چی لایچۆ ئانە وشارێن پێی تورکیە هەرمانەکەرە سەر و ئانەیە کە ئینە ڕوۆنەوە و هەر پاسە یاوگە پێگە کە هەنش ینی قدرەتەکە هەنش گێڵ نۆشە و هەر پاسە منەوە ئەگەر شێوێت هەن سەر و سەرنیشت و کوردستانی فەرما ئەگەرنا بلمێ سەر و ئاژە و ئارۆ و ڕۆژاوە کوردستانی زان و جەنابەت ئاژە و ئاروی چەنی هۆرسەنگنی جلایەوە تەماشا کەرمێ چەتەکە جارجار دەست گوێشاشاناوە بەردەوامێنێ جە هێرشەکەشە جلایەتەرۆ هێرش ئاسمانی کا تورکیا هەر پاسەکە ئیشارەما کرد چیلاو چەولاوە هەن و جلایەتەرۆ ئەرەنیشتە و ڕاوبەرە خۆسەری و قەسەدەی چەنی ئامریکای و هەر پاسە چەنی دەمەشقی ئینا بینەنە هۆرسەنگ ناو جەنابیت بەی ئاژە و ڕۆژاوە کوردستانی فەرماوە ڕۆژاوە کوردستانی گەرەکمە بە هەڵوێستەکە و تۆم باراک نمایندە و ئەمریکا جە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تورکیە دەستپەنەکەر و مانگونیوە دوێ مانگچێوەڵ بێ واتش کە سووریە بە دەرد و کۆنفیدرالی یان فیدرالیزم مەوەرۆ و مشۆ یەک تورکیە ئەفۆکەرە یەک سووریەی یۆگرتێ بۆ و قەسەدەش تەواو لە چەنی حکوومەتە و بەهەرحاڵ مەسەلەکە تەمامیە بەڵام هەر چی هێزی پەرێ دیسان واتەنش کە ئێمە هێزەکە و قەسەدە و پەیەدە هەمپەیمان و ئەمریکانی و هیچ شبەتی و شابەپەکەنین و ئینەشە تورکیەش پرە پێی قسەکە ئەوڵش تورکیە و مێدیاکە و تورکیە ئیتر دەشە نەکردە بێ و کە ئانا ئەمریکا پێسە ماچۆ ئێمە تەمام ئێمە ملمێ و سووریە هین و ئێمە و ئاجۆرە چوانە ئیسە دیسان دەشە نەکردن دژمنایەتی کردە و ئەمریکا و هەر پێسە نمایندەکەش ڕۆژهەڵاتی ناوەڕاستنە بەخاتوانەیە ئەگەر چی ڕوانگەوت تماشاکردمە وەزیەتی ڕۆژئاوای کوردستان وەزیەتیەوە تایبەتە چون ئێستا سووریەوە شێویە و بێ ئیمکانات و بێهێز هێزیەوە یۆگرتەی سالم دوورجە گەندەڵی و دوورجە واچمێ خۆ ئینکردە یانێ
بە هیچ شێوەیە تا سەوێشە نەواتەنشا کە ئێمە تاڵمە ئینەکەمەیە ئێمە ئینەکەرمێ نەرمونیان هەرمان و وێشا کەراوە هەتا ئیسە چەنی هاوپەیمانەکە و هاوپەیمانە جیهانیەکە تاوانشە هاوپەیمانی وێشە حفظ کراوە باش ئامێنێت تا ئیسەوە ئەگەر تماشا کردمە ئیسە سیاست و جیهانی شمەش ئاماژەتا کرد بە خەت و ئیبراهیم خەت و داود کە خەتیەوەن یانێ ئیسرائیل البته ئیسرائیل واشمێ بەڵام جەکەسایەتی ئیسرائیلەنە ئینە سیاست و جیهانیە گەرەکشا خەتیەوە ئالترناتیڤ دروست کەرۆ کە ئی خەتە جەتەریخ و واچمێ خەت و داوت جەتەریق و ڕۆژئاوا کوردستانەوە بیاوە باشووری کوردستان و چاگەیچەنە تا قوڵایی ڕۆژهەڵاتی کوردستان مێ و ئینە خەتیەوە استراتیژین کە حتما هینشکەرا یانێ ئی خەتەم شۆ بنیاد بنیۆ چون دنیانە هەر وەختیەوە جەنگەکە فراوان بێنێەوە یعنی واڕایی گەورەشە چنی وێشە ئاردن واڕایی جە هامپەیمانیەکە واڕایی جە دەسەڵاتەکە واڕایی جە جۆگرافیاکە واڕایی جە اقتصاد و جەگرت لەوە ئیسە ئی جەنگە کە هەنجە ڕۆژهەڵاتی ناوێنەنە جەنگە ئەسلیەکە هێشتا دەستش پەنە نەکردن بە نەزەرم ئی جەنگە ئەسلیەکە کە دەست پەنەکەرۆ ئاوەختە ئێمەم تاوبێ نەتیجێ ئالتەروین مێ بەڵام ئانەیە کە ئیسا ئەردۆغان کەوتن مەزیقەوە واتەنش کە ئێمە ئاسمان و زەوی و دەریا و ئێمە وەراوەر و ئیسرائیلەوە وین یانێ قەت کەرمێ و ئیتر نمازمە چەنەشای سواکەرۆ ئینە پەنەما ماچۆ کە وەزیەتەکە فرە جدیتەرە چانەیە کە ئێمە هەر بەڕواڵە دوین مەژوە مەسەلەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا یان واشمێ ڕۆژئاوای کوردستان مەسەلەیە وردی نییە چون باشووری ڕۆژئاوای کوردستانەنە ئێمە خاک و هەمبەشمان کەمە یانێ وەزیەتەکە واشمێجە ئەفرینەنە کۆبانەیەوە تا ئەمڕۆ قامیشلی بەڵام ئیسە 32% خاک و سووریە ئینا چێر و کۆنتترۆل و هێزەکە و قەسەدێنە یانێ خەتەکە خەت و فراتە وەختێوەش بەشار ئەسەد لوە هێزەکە و هاوپەیمان واتشە خەت و فرات خەت و سوورە پەی ئێمە و ئینە پەنەمە ماچۆ کە ئی واڕایی کە دنیانە دەستش پەنەکردن جە کوردستان ئەمتاوە ئەنجامە گەرەوە ڕۆژئاوای کوردستان ڕۆڵیەوە کاریگەرش بۆچی وەزیەتەنە بەڵێ کاکیوا وەختێ چانەمان نەمەنەن بلمێ سەر و وەرکەوت و کوردستانی نزیکێ بیمەوە جا ئاخێز و ژەن و ژیوای ئازادی وەرکەوت و کوردستانی وینگا و جەنابیت جا ئیسەنە پەی ئاخێزەیە چەنی شیکەری و چەنی وینیش ئەفۆکەرە بە تایبەتی ئەگەر جەنابەت شیکردەوە ئانەیش کەری کە بەردەوامی ناکۆکیەکە ئیسرائیل و ئامریکای چەنی ئێرانی و زیاکردە و حساری سەر و ئێرانی جەلایەن و چین وڵاتی ئەوروپایی نەفەرماوە ئەلبەتە هەمزەمان کە ساڵ وەگەڕ و شەهادەت و کاک فوادی مستەفا سوڵتانی چا پێی ساڵوەگەڕ و شۆڕش و ژنژیان ئازادیش من بێوە بتامێ پێوەشە گرێ دێمێ بە خاترروانەیە شۆڕشەوە کە کاکفوا دەستش پەنەکە شۆڕشەوە مەدەنی بێوە شۆڕش و ژنژیان ئازادی شۆڕشەوە مەدەنی بێوە واقعان تاواشە هەردوو کاریگەریشە بەوە شۆڕش و ژنژیان ئازادی تەجروبەیەوە تازەتر بێت تەجروبەیەوە بێ کە فرەتەر ژەن و گەنجەکە پێشنگایەتیشا کرد و سنوور و کوردستانی چش دەرباز کرد یانێ تەنیا جە ڕۆژهەڵاتی کوردستان نەمەنەوە لواپەی یاگە کاوتەر منتەقە کاوتەر و لواپەی دلی نەتەوە کاوتەر جە ئێرانی چێنە بەخاتوانەیە شۆڕشەوە کاریگەر بێ بەڵام ئی وەزیەتە کە ئیسە هەن و ئێرانی ناچەنێش پێشبینی من ئانەنە کە قەیرانەکە جە ئێرانە قوڵترە باوە ئەمریکا و ئیسرائیل و هەمپەیمانەکەش گەرەکشانە کە ملەت و ئێران دەستپەنەکەرا بە بەرحاڵ یا واشمێ فاز و دوم و ژنژیان ئازادی دەستپەنەکەرۆیان ناڕەزایەتی و بە فراوان دەستپەنەکەرۆ ملەت و ئێرانیش ئینتزارنێ کە یانێ هێزیەوە بێ و نجات شادەوە بەخاتوانەیە ئیسە ئەرک و وەزیفە و حیزبەکان کە پتاوە ئالترناتیڤ و یەرەم پەیاکەرەوە پتاوە کاریەوەکەرا چی وەزیەتەنە کە ڕژیم ئیسە جە قەیرانی و قوڵنە ئیسە ڕژیم و ئێران ڕاستە لۆپەی سووریە و پێی چین و عیشا بەڵام چین و سووریە بە ئاسانیم تاوا پشت ئێران کەرا ئێران و سووریە و چین گارانتی نیەنێ پێی ئێران و پێی حکوومەتە ئانەیە کە گارانتین واشمێ ڕزایەت و گەلا و ئێرانە و مەخصوسەن جە ڕۆژهەڵاتی کوردستانی سەر پێشنگایەتیەوە هەن ئەگەر
ئیدەر فەتە جاریەوەتر دەست بە نەکەرەوە پێسەوە ژیان ئازادی بە نەزەرم ئیتر شۆگەمە حاضر کەمێ پێی قۆناغ و دمایی و پێی وەرچەرخایەوە تازە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. بله جا مرحله اولا آخذ وجن جوای آزادی أنا بك جنابت فرماوت قد گیر به و جا هرشو اول و شرو بنو اسرائیل و ایرانی نتماشا کرمه که لاین کردیه که و اپوزیسیونه که اینه ایرانه گوێشە هیچ حرەکەتێشە جوێشە نیشان ناکە ڕاستەکەی چش حرەکەتێوی خاص بێ پێیانەیە کە خەڵکەکەی وە دەستکەوتاکە هەنشا پارێزیۆ بەڵام جە ئیسەنە پێیەوە جەنابیت هەرچن وەختەکە فرەکەم منن ئەگەر دووبارە ئی هێرشا دەست پەنەکەراوە پێی وەرکەوت و پێی ئێرانی بە پێیلوە جەنابیت ینی هێزە کوردیا پاسە یاوێنێ بە چێوێک ئەگەرێەوە بۆی تاوە ملەت و کوردی و وەرکەوت و کوردستانی پارێز ناوە وزاشا سەر و ڕای بەنەزەرم ڕۆژهەڵاتی و عەفوکەرە باش ڕۆژهەڵاتی کوردستانی ئێستا وەزعیەتیەوە باشترش هەن و ئامادەییش هەن کە بتاوە وێش پارێزنەوە بەڵام جەنگ و ئیسرائیل و ڕژیم و ئێران چەنی جەنگ و ملەت و کورد بە نەزەرم یۆ نییە ملەت و کورد 45 ساڵە 50 ساڵە چەنی ڕژیمەی ناجەنگەنە مشکل و ئیسرائیل و ئەمریکا چەنی ئێران چێوێنێ مشکل و ملەت و کورد و گەلا و ئێران چێوێتەرێنێ بەڵام بە نەزەرم ئەگەر ئی دەرفەتە جاریەوەتر دووبارە بۆ وەمشۆ هێزە کوردیەکە ئامادە بە وەبتاوە ئەمری واقع دروستکەرە ئەمری واقع ئانەکە بتاوە بە یۆگرتەیی دەست پە نەکەرا بە پاکسازی شارەکە کوردستانەوە پێویستە بتاوە سەرنج و جامع و جەهانی پێوێشە جەلب کراوە بتاوە وەراوەر و ڕژیم و کاریەوە کەرا کە ملەتەکە و تەریش پێسە و بەلوچ و ئازەری و عەرەب و ئانیشاش دەست پە نەکەرا بە سەرهۆردای و ئیتر کۆتایی بە مەسەلەی ڕژیم بارەوە ملەت و کورد تاوە هەناسیەوە ئازاد کێشەوە. بەڵێ کاکیوە فرە سپاست کرد و پێی بەشداری کردیت جا بەرنامە و ئارێمانە ڕۆنامەوان کاکی واگوڵ سپاس پێی شیکاریەکات تا بەرنامەیەتر سپاس کەرمێ جارێتر ئەزیەت مایمێەوە سپاس بەڵێ ئازیزا شەویستا بەرنامە و ڕۆژیاری سپاس تاکەر و کە تای سەوینەر و بەرنامە و ئارێمە بێندێ بە هیوا و ئازادی و سەرکەوتەی پێی کوردی و کوردستانی من دێوەشیێنە تا بەرنامەیەتر خواتە چێ